ئێستا 12 ژمارەی لێ بڵاو کراوەتەوە و 3 ساڵ تێپەڕە بێت بە سەر بڵاوکردنەوەی گۆڤاری وانەردا کە بڕیاریان داوا کتێبی ماڵی ئەدیبان کە کۆکراوەی 12 مەلەفی ئەدەبیە کە باس لە ئەزمموی 12 نووسری دیارەکات و لە هەفتەی داهاتوشدا چالاکێکی تایبەتیان هەیە بەسەر یاخود چالاکێکی تایبەت سازەکرێت بەسەر ئەوەی کە 3 ساڵ تێدەپەڕێت باسەر بڵاوبوونەوەی یەکەم ژماری گۆڤاری وانەر. قسە باسی زیاتر دەربارەی گۆڤارەکە و هەروەها دەربارەی بڵاوکراوەی ماڵی ئەدیبانەکەم لەگەڵ زۆر بەڕێز شاخەوان سەدیق ڕۆژنامەنووسی ئەدەبی. کاک شاخەوان بەخێربێ بەخێربێ سەرچاو سپاس دەکەم. ئەمە ژمارە 12 گۆڤاری وانەرەمە کۆتا ژمارەی با بڵێن ئەم گۆڤارێ ژماری دەرچووی ئەم ساڵ بەڵام بۆ هەفتەی داهاتوو بەردەوام ئەبێت کاتە ژمارە 13 بڵاوەکەنەوە یاخود ئەمە کۆتا ژمارەیە. بۆ ئێستا ئەوە کۆتا ژمارەیە چکە گۆڤارەکە گۆڤارێکی وەرزیە سێمان جارێک بڵاو بێتەوە واتە ژمارەی داهاتوویەکەوێتە یەکی سێوە یەکی سێی ئەم ساڵەوە واتە مانگی سێ ژمارەی نوێی بڵاو بێتەوە. زۆر باشە. با سەرەتا لە گۆڤارەکەەوە دەست پێ بکەین. گۆڤارێکی وەرزیە زیاتر با بڵێن تەرکیزی ئێوە لەسەر چ بابەتێکە کە تایە بڵاو بکرێتەوە. من بەر لەوەی دەست بە گفتوگۆکان کەم پێم خۆشە زۆر پیرۆزبایی یادی دامەزراندنی کورسات بکەم کە هەمیشە شاشەیەکی ڕەنگین و ئاوەدانە بۆ ماڵەکانمان و بۆ پشتیوانێکی گەورەیە بۆ کار و چالاکیەکانی ئەمە بەڕاستی هەمیشە و ماڵە ئاوەدان بێت و زیاتر بەرەو پێشەوە بچێت. زۆر پیرۆزە ئەو یادە. لە ڕاستیە گۆڤاری ئەدەبی وانەر وەک بەڕێزە داماژت پێیەوە تەمەنیە بێتە 3 ساڵ واتە 3 ساڵ پێش ئێستا یەکەم ژماری لە یەکی 3 ساڵی 2021 کابڵاو بووەوە و ئەم گۆڤارە تایبەتە بە ئەدەبی جێڕانەوە واتە گرنگی بە ئەدەبی جێڕانەوە ئەدا شیعر و چیرۆک و ڕۆمان و لێکۆڵینە و دیداری ئەدەبی و دەق و ڕەخنە ئەمانە لەناو گۆڤارەکەی بڵاوە بێتەوە و ئەم گۆڤارە بەرهەمی کۆمەلگای پەروەردەی مارگرێتە بە پشتیوانی دارایی زۆر بەڕێز دکتۆر تاها ڕەسوول بەڕێواچێ. من سەرنووسەری گۆڤارەکەم. ئەلبەتە ئەم گۆڤارە لە ڕۆژگارێکا دروست بوو کە پەتای کۆرۆنا هەمومانی هیلا کردبوو هەر ڕۆژە گوێبیستی جان لە دەستدانیەکی لە ئازیزەکانمانە بووین. لەو ڕۆژگارەیە من بیرم لەوە کردەوە کە پێویستە هیوایەکی کە بینەوە بە ژیان و نەوەستین و جارێکی تر جۆڵێک بخینەوە ناو ئەو دنیا بێدەنگی کە هەمومانی بێزار کرد بوو. بۆی بیرۆکەی گۆڤاری دەرکردنی گۆڤارێکی ئەدەبیم بە خەیاڵە هات چکە من پێشتریش لە چەند دەستگا و ناوەندێک کارم کردووە ڕۆژنامە و گۆڤاری ئەدەبیم هەبوو بەڕێوەم بردووە بۆ دەستگایانە بۆی بیرم کردەوەی تر شتێ بکەم کە بەرهەمی خۆم بێت یعنی ئیشی خۆم بێت و خۆم سەرپەرشتی گشتی ئیشەکە بکەم. ئەو بوو لە ڕێگەی ڕەوانشاد دکتۆر معروف عومەر گوڵەوە پەیوەندیم بۆ کرد کە دۆستێکی نزیکی من بوو. پرسیاریەوەم لێکرد من بیرۆکەی گۆڤارێکم هەیە مێ گۆڤارێکی ئەدەبی نوێ دەرکەم کە لەو کاتەیە هەموو گۆڤارەکان وەستا بوون ڕۆژنامەکان هەمووی وەستا بوون بۆی قەیرانی داراییەوە هەم لە دوای هاتنی شەڕی داعشەوە بە خۆتان نەزان ئەم وڵاتە تووشی کۆمەڵە قەیرانی جۆر بە جۆر بووە پاتای کۆرۆناش کە قەیرانی تەندروستی بوو ناوچەکەی زۆر بێتاقەت و پەرێشان کردبوو بۆیە دەرکردنی گۆڤارێکی وا هیوایەکی تازە بوو مان بۆ نووسەران هەم جوڵەیەکی ئەدەبی نوێ بوو. دکتۆر معروفی ڕەوانشاد کەسێکی پێناسانم بە ناوی بەڕێز دکتۆر تاها ڕەسوول کەوتیە و پشتیوانی ئەم جۆرە کاراناکەوە پشتیوانی کاری ئەدەبیەکەوە بوو بیرۆکەکەم لەگەڵ دکتۆر تاها باس کردەویش زۆری پێ باش بوو و یەکسەر وتی من سەپۆرتی هەمیشاکەم. لە یەکەم ژمارەوە دەستمان پێ کرد گۆڤارەکە گۆڤارێکی نەوعی بەڵێ هەر بۆ قیاس و بەو دیزاینە دەستمان پێ کرد بەڵێ بڕیارماندا لە ناو گۆڤارەکەی هەموو جارێ وەک دڵی گۆڤارەکە مەلەفێکی ئەدەبی بکەین لەسەر یەکی لە نووسەرانی کورد جا ئەو نووسەرە لە ژیانە بێ یا لە کۆچی دوایی کردبێ یا لە کوردستان بێ یا لە دەروی کوردستان بێ یا لە هەر پارچەیەکی تری کوردستان بێ ئەمەیان گرفت نییە. مەلەفی ئەدەبی خۆی لە ناو دنیای ڕۆژنامە نووسیە جۆرێک لە کارکردن هەیە کە پێی هەندێک پێی وترێتەوە هەندێک پێی وترێ مەلەف هەندێکی کە ناوێکی تری لێنێن ئەمە پێگاتووە بەڵێ نووسەرێکە لە بژێری و
چەند کەسێک ڕاستپێری نووسەران کە قسە لەسەر ئەزمموی ئەو نووسرە بکەن جاگەرە و نووسرە بۆ نمونەیەمە نووسەرمانەیە وەرجێڕە هەمانە شاعیرە هەمانە چیرۆک نووسە هەمانە ڕۆمان نووسە هەمانە هەمویانە لەناو هەموو بوارەکانە کارەکە هەر نووسەرێک لەسەر بوارێک لە بوارەکانی ئەم نووسەرێک لێکۆڵینەوە یا توێژینەوەیەگە نووسێ و ئەمە بێتە کۆکراوەیەک بۆ ئەوەی کە زۆرترین زانیاری لەسەر ئەم نووسرە تۆ لەناو گۆڤارەکە کۆکەی تۆی تۆ بە خوێنەران جامە یەک دوو خاصەتی باشی هەیە یەکێک لەوەی کە تۆ ئەو نووسرە بەسەرەکەیتەوە و ئەیکەی بە چەقی بابەتەکرد لە ناو گۆڤارەکەیە و زۆرترین زانیاریش ئەی بە خوێنەر بۆ ئەوانەی کە ئەیانەوێ بەڵێ ئەیانەوێ لەسەر نووسەرێک زۆرترین زانیاری بزانن تۆ لەو مەلەفەیە زۆرترین زانیاری ئەی بەو نووسرە ئەنجام من جگەلەوەی کە مەلەفەکەم ئامادە کردووە بۆ خۆم لە ناو هەموو مەلەفەکانە دیدارێکشم لەگەڵ نووسەرەکە کردووە پەیوەندیم پێوە کردووە ئاگدارم کردووە کە ژماری داهاتوی گۆڤارەکەم لەسەر بەڕێز کە ڕخنەگرانیان باڵێ دیدارێکم لەگەڵ کردووە دیدارەکەش چۆن کردومە هەوڵم دا و زۆرترین بەرهەمی ئەو نووسرە بخوێنمەوە بۆی ئاگداری دنیای ئەو نووسرە بم و خۆشبەختانە زۆربەی ئەو نووسەرانش برادەر و دۆستی خۆمن ئەوە پێشتر ئیشەکانیانم خوێندوێتەوە بۆیە هەوڵم داوە دیدارەکە وابێ لەسەر کۆی ئەزمموی ئەو نووسرە قسە بکەم و پرسیارەکانم هەر پرسیاری لەسەر بەرهەمێک لە بەرهەمەکانی ئەو نووسەر بێ بۆی جارێکی کە دیدارەکە بێتەوە بە شتێک کە زۆرترین زانیاری لەو دیدارەیە بەمەوە بە خوێنەر و هەندێک جار گەڕاوم بە دوای ئەو ڕەخنە و تێبینیانەی کە خوێنەران هەیان بووە جا لە نووسین و گۆڤارە بوو بێ یا لە تۆڕی کۆمەڵاتی بوو بێ لەسەر ئەو نووسرە من هاتووم سەرنج و تێبینی خوێنەرەکانم کردوێتەوە بە پرسیار و ئاڕاستەی نووسەرەکەم کردێتەوە بۆی بڵێن گفتوگویەک دروست ئەەکەن لەسەر ئەو بابەتانەی کە ئەو ڕەخنەگرانە یاخود ئەو نووسرانە دەربارەی بەرهەمەکانی ئەو نووسیویانە لەم ژمارەیە با بڵین بێگومان کارێکی وا ڕەنگە زۆر زەڕور نەبێت بەقەد ئەوەی کە ینی ڕەخنەگرەکەەوە سەرنج و تێبینی خۆیەتی لەسەر بەرهەمەکەی ئەو بەڵام کە ئێمە بڵاویەکەینەوە دواتر ئەوە بۆ خوێنەر ئەبێتە گفتوگۆکە ئایا تا چەند ئەو لێکۆڵینەوەیە ئەو تێبینی و سەرنج و ڕەخنەی نووسەرانە کارێکی گرنگە تازەتریا بێگومان ئەمە ئەزمموونێکی تازەیەوە شێوازێکی تازای لە ناو دنیای ڕۆژنامە نووسی ئەدەبی ئێمەیە پەیڕەوەکرێ وە کارێکە تا ئێستا زۆر زۆر پێشوازی لێکراوە زۆر دەستخۆشی لێکراوە و هەم بۆ نووسەرەکەش زۆر زۆر خۆشە یعنی ئەبێتە ئەلبومی یادگاری ئەزمموی ئەو نووسەرە لە ڕاستیە قسە و گفتوگۆ لەبارەی زۆرترین لە بەرهەمەکانی بێگومان ئەو نووسەرەوە ئاماژەت بەوە کرد کە لە هەموو ژمارەیەکە مەلەفێکی لەو شێوازیتیە کەواتە کتێبی دووهەم کە ماڵی ئەدیبانە ئەمە کۆکراوەی 12 مەلەفی با بڵێن 12 کەسایەتی و 12 نووسەرە لە ڕاستیە کتێبی ماڵی ئەدیبان بیرۆکەکەی لێەوە هات کە ئێمە بەنیازین وەک تۆش لە پێشێکێکە باست کرد لە هەفتەیە ئایندە یادی 3 ساڵی دەرچوونی ئەم گۆڤارە ئەکەینەوە و هەڵسەنگاندن چەند نووسەرێکمان ڕاست پاردووە کە بێلایەنانە هەڵسەنگاندن بۆ 12 ژماری ئەم گۆڤارە بکات تا بزانین ئێمە لە 3 ساڵی ڕابردووە چیمان کردووە ئایا کارێکی باشمان کردووە یا ئەگەر هەڵەوکەم و کورتیمانەیە لەکوێیە تا چەندم گۆڤارە توانێت خزمەت بە دنیای ئەدەبی و ڕۆشنبیری و ڕۆژنامەگەری ئێمە بکە هەڵسەنگاندنێکی واکەین لە مەراسیمێکی شایستەیە یادێک بۆ دەرچوونی 3 ساڵی گۆڤارەکە ئەکەینەوە بۆیە بیرم لەوە کردەوە کە ئەو 12 مەلەفەی کە لە ناو گۆڤارەکە ئەلبەتە گۆڤارەکە هەر پێک ناتوە لە مەلەفەکە ینی چەندین نووسین و لێکۆڵینەوە و دەق و ڕەخنە و شیعر و چیرۆک و دیداری ئەدەبی و ئەوانەی تایە هەم نووسینە مۆریگەڕان بەڵام وەکوتم مەلەفەکە دڵی گۆڤارەکەیە بۆیە بیرم لەوە کردەوە ئێمە ئەم مەلەفانە بکەین بە سەرچاوەیە کە بمێنێتەوە لە ناو دنیا ناو کتێبخانەی کوردیا چونکە هەندێک جار گۆڤار عادەتەن یا کەم ئەمێنێتەوە یا ئەکرێ خوێنەرێک ژمارێکی گۆڤارەکەی دەستکەوێ ژمارێکی کەی دەست نەکەوێت بەڵام ئەگەر بوو بە کتێبەکە ئەمێنێتەوە بێ بە سەرچاوەوە ئەو 12 مەلەفەی کە کردومانە و ئەو 12 بابەتی کە لەسەر ئەو نووسەرانە هەیە کۆکردنەوەیان لە کتێبێکە
کارێکی ئێجگار پێویست و گرنگە بۆ هەموو ئەو خوێنەرانی کە یانەوێت دەربارەی ئەزمموی ئەو نووسەرانە بخوێندنەوە و گرنگە بۆ کەسانی کە یانەوێت نووسین و لێکۆڵینەوە دەربارەی ئەم دوانسە نووسەرە بنووسن و گرنگە بۆ ئەوانی کە یانەوێت نامەی ماستەر و دکتۆرا لە بواری ئەدەبیات بۆ تۆژینەوە بێگومان سوودێکی زۆریان پێگەێنەوە کار ئاسانیشە لەوەی کە تۆ لەکوێ بگەڕێ بە دوای 12 ژمارەی گۆڤار لەم لاولا پایکە چووکان ینی زەحمەتە تۆ هەر 12 ژمارەی گۆڤارەکەت هەبێ و بەردەست بێ بەڵام کتێبەکە ئەتوانێت کاراسانی بۆ بک بۆەوەی کە کۆکراوی ئەو مەلەفانە بێ وە کۆکراوی ئەو نووسین و زانیاریانە بێ کە ڕەخنەگران و لێکۆڵەرانی کورد دەربارەی ئەو نووسەرانە نووسی بەڵام کاکشاخەوان گرنگ نییە کە با بڵێن هەمان ئەو بابەت و نووسینانەی کە جگە لەو مەلەفەکان با بڵێن ئەو بابەتان ئەدەبیانەی ترکە لە ناو هەر 12 ژمارەکە بڵاو کراوەوە بە هەمان شێوەیانی دڵنیام کە ئەوانیش سنگ و قورسایی قسەکە لەسەر سنگ و قورسایی نییە قسەکە لەسەرەوەی ئەوانە لە گۆڤارەکە بڵاو بوونەتەوە و بابەتی جیاوازن یعنی هەر بابەتی دەربارەی شار نووسری دەرباری بابەتێک قسەی کردووە ڕەنگە ئەو تۆزێ پەرش و بڵاوی بێ توانی ئەوانە کۆکەیتەوە بەڵام لە مەلەفێکە کە 12 نووسەر لەسەر یەک بابەت قساکەن کە ئەویش ئەزمموی نووسەرێکە بێگومانەوە گرنگی و کاریگەری خۆی هەیە و کۆکردنەوەشی کارێکی زۆر پێویست. ئەو نووسەرانە چێن کە لە ماڵی ئەدیبانە مەلەفیان هەیە و هەروەها بە تێر و تەسەلی باس لە بەرهەمەکانیان کراوە. بێگومان ئێمە ژمارەیەکی گۆڤارەکە مەلەفێک بوو دەربارەی نووسری خۆشەویست و عەزیز کاک بەختیار عەلی و ژمارە 2 لەسەر خات و بەیان سەلمان بوو، ژمارە 3 لەسەر دڵشاد مەریوانی، ژمارە 4 لەسەر جاندۆس کە نووسەرێکی ڕۆژئاوای کوردستانە و ژمارە 5 لەسەر سید قادری هیدایەتی، ژمارە 6 لەسەر ئارامی کاکەی فەلاح، ژمارە 7 لەسەر سەلاحەدین دەمیرتاش، ژمارە 8 لەسەر ئازاد سوبحی، ژمارە 9 لەسەر ئەحلام مەنسوور، ژمارە 10 لەسەر چۆن ئەو دیمانەیەت ساز کردو بۆ نمونە لەگەڵ سەلاحەدین دەمیرتاش. سەلاحەدین دەمیرتاش ئەلبەتە لە زیندان دەستی بەکاری ئەدەبی کردووە کە نووسیوێتی پێشتر کاری سیاسیە کرد، بەڵام لەو کاتەوەی کە چۆتە زیندان 2 کۆمەڵە چیرۆک و 3 ڕۆمانی بڵاو کردوێتەوە. ئێمە وەرگێڕێکی ئەزیزمان هەیە لێرە بە ناوی فەرهاد چۆمانی کە تەواوی کارەکانی ئەوی وەرگێڕاوە بۆ سەر زمانی کوردی لە کتێبی یەکەمیان کە بە ناوی سەحەر بڵاو بووەوە لە زیندان ڕۆژنامەی جمهوریەت دیدارێکیان لەگەڵ کرد بوو چوو بوونە زیندان دوایەوەی کە کتێبەکەی دەنگدانەوەی زۆری هەبوو لە زیندان ڕۆژنامەی جمهوریەتی تورکی دیدارێکیان لەگەڵ کردبوو. من داوام لە هاوڕێی عەزیز کاک فەرهاد چۆمانی کرد کە و دیدارەمان بۆ وەربژێڕێ و دیدارەکە بە خۆشحاڵیەوە ئەو وەری جێڕا و ئێمەش بڵاومان کردوێتەوە لە مەلەفەکان. خۆش بێ. هیچ پرۆژەیەکی ترتان هەیە بۆ ساڵی نوێی ئیشکردنتان؟ بێگومان گۆڤاری وانەر بەردەوامە بێت لە سات و کاتی خۆیان هەوڵەدا گۆڤارەکە بخاتە بەردەست خوێنەرانی بە من وەکو سەرنووسەری گۆڤارەکە هەمیشە هەوڵماوە هیچ ژمارەیەکم لە ژمارەیەکی تر نەچێ، هەموو ژمارەیەک شتێکی مفاجەیەکی تازەی بۆ خوێنەر تیابێ و زۆر هەوڵم ماوە کە گۆڤارەکە بکەم بە پردی پەیوەندی لە نێوان ئەدەبیاتی کوردی و ئەدەبیاتی جیهانیە بۆیە سەیری هەر ژمارەیەکی گۆڤارەکەی تۆبەر کۆمەڵێک لە وەرجێڕان لە زمانە زیندوەکانی دنیاوە لە دانیمارکی و سویدی و فینلەندی و ئینگلیزی و هۆڵندی و ئەو زمانانەوە و هەوڵم داوە لە وەرجێڕانی بەڕێز بکەم کە لەو زمانە زیندوانی دنیاوە بابەتم بۆ وەربیجێڕن بۆ ئەوەی کە خوێنەر هەمیشە بەر ئەدەبیاتی تازەی جیهان بکەوێت لە ڕێگەی وەرجێڕانەوە و کەم کە یعنی زۆرترین نووسەری کورد بەشدار بێت لە ناو گۆڤارەکە یانجا زۆر بیر لەوە ناکەمەوە ئەو نووسەرە تەمەنی گەنجە یا پیرە قەڵەمەکەی تازەیە یا بە ئەزمونە یا لە شارێکی کوردستانەوەوانە زۆر بۆ من گرنگەوەیە نووسینەکەی باەخێکی ئەدەبی هەبێ و قەڵەمەکە قەڵەمێکی کوردیانە بێ و خزمەت بەداهێنان و بە
ڕۆژنامە و ئەدەبی کوردی بکە ئەوانە بۆ من زۆر زۆر گرنگن و زۆر هەوڵە دەم جیاوازی لە نێوان قەڵەمی نێرومێنەکەم و ئەگەر سەیری هەر ژمارێکی گۆڤارەکە بکەی چ لە مەلەفەکان چ لە نووسینەکانی ناوی یعنی خانمان ڕۆڵێکی گەورەیان تیا هەیە کە ئەوە جێگەی دڵخۆشیە و کاری زۆرمان بۆ کردووە و گۆڤارەکە بەردەوامە بێگومان لە ساڵی داهاتووشە هەوڵە دەین کۆمەڵێ نووسەری باش و کۆمەڵێ بابەتی زۆر باش و پڕزانیاری و پڕچێش پێشکەش بە خوێنەرانی خۆمان بکەین. دەستەکانتان خۆش بێ بە هیوای بەرهەمی زیاتر. سوپاس بۆ خەوان سەدیق نووسەر یاخۆت ڕۆژنامە نووسی ئەدەبی. سوپاس دەکەم جارێکی تر. زۆر زۆر سوپاس. من ئەمەوێت لە ڕێگەیەوەشەوە زۆر سوپاسی کۆمەلگای مارگرێت و زۆر بەڕێز دکتۆر تا ڕەسوڵ بکەم کە سپۆنسەر و پشتیوانی گەورەی دەرچوونی ئەم گۆڤارن ئەگەر ئەوان نەبن ڕاستیا دەرکردنی گۆڤارێکی وا لە ڕۆژگارێکی پڕ قەیراناوی ئەوە زۆر زەحمەتە بۆیە هەوڵ و ماندووبوونەکانی من هیلاکەتی زۆری ئەوێ بەڵام پشتیوانی گەورەکانی ئەوانی جێگەی بەرز نرخاندنە و سوپاس بۆ ئێوەش بۆ ئەم دەرفەتە بە هیوای بەرهەمی زیاتر. زۆر سوپاس دەکەم. بەڵێ خۆشەویستان پرۆگرامی ئێوارەی کورسات